بناوی خواهی بخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی ناردنی موچە لە بەغداد دەکەین. ئایا کێشەی موچە چارەسەر دەبێت و ئایا هەرێم و بەغداد لەسەر پرسی داهاتی ناوخۆ و بانکیکردن دەگەنە ڕێکەوتن؟ هەروە باز لە پرسی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراقیش دەکەین کە دوای 6 مانگ لە لابردننی حەلبوسی بە پێی برارەکەی دادگای فدراڵی وا بڕیارە ڕۆژی شەممە هەڵبژاردن بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق بکرێت و باز لەو سکاڵایش دەکەین. ئێستا چوار سکاڵە لە دادگای فدراڵی تۆمارکراوە بۆ گێڕانەوەی کورسی پێکاتەکان جگە لە سکاڵاکەی مەسرور بارزانیش کە تۆمارکرابوو لەسەر کۆمیسیۆن دیارە هەموو سکاڵان لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان تۆمارکراون باز لەو سکاڵانش دەکەین. هەروە پرسی گەڕانەوەی سەدریش ئێستا باز دەکرێت بۆ گەڕانەوەی بۆ پرۆسەی سیاسی عێراق. ئەم پرسان لەگەڵ بەڕێز شوان داودی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. کاک شوان بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەرانی پێیان. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین، باز لەوە دەکەی ڕەزامەندی درابێ لەسەر ناردنی موچە، هەرچەند تا ئێستا ڕوونی ئایا هەرێم مەرجەکانی جێبەجێ کردو یاخودە و مانگەش چاپۆشی دەکرێت چی بە بانکیکردنێکە بێ چی ڕاستکردنی داهاتی ناوخۆ بێ. سەرنجی بەڕێزی چیە لەسەر دواکەوتنی موچەش کە ناردنی دواکەوت موچەی مانگی 4 ئەمڕۆ 5 تا ئێستا نەگەیشتووە، چەندە باسی ئەوە دەکرێت ڕەزامەندی درابێ لەسەر ناردنی. بۆ یەکێک لە گرفتە ئەساسیەکانی موچە لای ئێمە تەفسیری بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی بە حەزی خۆمانەکەین. وەکو کورد حکوومەتی هەرێم بە حەزی خۆی تەفسیر بۆ بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیەکە، چۆن بە حەزی خۆی تەفسیر بۆ ئەم پرسەی هەژماری منەکات لە بین هەژماری من و تەوتینە. باشە چکە تەوتین پرسێکە و هەژماری من پرسێکی ترە. لە مەوزوعی TBI شێشتان TBI ئەڵێ من پابەندم بە بڕیارەکەی دادگاوە کە پرسی تەوتینە، حکوومەتی هەرێمەڵێ TBI هاتووتە ناو هەژماری من. ینی حکوومەتی هەرێم تا ئەم لە حەزەیە کار بۆ حەزەکانی خۆیەکات، ویستەکانی خۆیەکات و تا ئەم لە حەزەیەش من وەکو چاودێرێک کە چاودێریم کردووە، مەسەر 2 ڕۆژ 3 ڕۆژە زۆر لەگەڵ برادرانە قسەم کردووە لە بەغا متابعی وەزعەکەکەم. سوودانی ئەڵێ من ناتوانم ینی لەوە زیاتر هەنگاو بنێم، چونکە من لەژێر پرسی بابەتێکم کە بڕیاری دادگایە لەبەرەوە کەوتومەتە ژێر فشارەوە کە بەرامبەرەکەم هیچ جێبەجێ نەکات، من ناتوانم هەنگاویتر بنێم. ینی بە کوردی ئەڵێ تا ئێستا حکوومەتی هەرێم هیچی جێبەجێ نەکردووە لە داهاتەکانی ناوخۆی نەناردوێتەوە و حکوومەتی هەرێمەش ئەڵێ هیچ شتێک نەماوە، ئێمە هەموو پرسەکانمان جێبەجێ کردووە. ینی ئەمە خۆی دژبەیەکە، ینی لێدوانەکان دژبەیەکە. حقیقەتە ڕاستیەکە لەکوێیە؟ لێدوانی سەڵاتدارانی هەرێم دەکەی بەڕێزکە لە هەموو ئەرکەکانمان جێبەجێ کردووە پێ دەکەی کە مەسەڵ حکوومەتی عێراقڵێ یەک فلس نەهاتوۆتە ناو داهاتمەوە. ئەگەر حکوومەتی هەرێم داهاتەکانی ناوخۆی ناردووە ئەتوانێت ڕقم حسابەکان بۆ خەڵکاشکرا بکە، بڵێەوە ڕقم حسابەکانەوە بەو حسابان بۆچی ئێمە خەبەرێک ئەبیستین کە ئەو پارە ڕەسیدە کە دێتە سەر بانقی هەرێم وایە یەکسەر لە ڕاگەیاندن باسەکەنەوە ئەوەنە مەبلەغ هاتە سەر بانکی هەرێم بۆ موچە، بۆ ئەو توێژەش حکوومەتی هەرێمەش حەقی خۆیەتی بۆ ئەوەی خەڵکی کوردستان متمانەی لا دروستکات، بڵێ کاکە من ئەوە ئیلتیزامم کرد بە فڵان کتاب بە فڵان ڕقم حساب ئەوەنە پارەم خستە سەر هەژماری حکوومەتی عێراق، ئەمە داهاتەکانی ناوخۆیە. ینی لە بین ئەم دوانە کە بە ڕقم قسە ئەکرێت تۆ ناتوانانی باوەڕ بە قسەکەی حکوومەتی عێراق نەکەین. ینی بۆ موچەخۆرێک بۆ موچەخۆرێکی هەرێم کە بەراوردی ئەو لێدوانانە ئەکات ناتوانێت باوەڕ بەوە نەکات. باشە بەس ئێستا بەرپرسانی من خۆم پێم ناخۆشە کە گەیشتونەتە ئەم وەزعە باوەڕ بە لێدوانەکانی حکوومەتی خۆمان نەکەین. باش لە شوێنی سوودانی بای چی دەکرد؟ دیان چۆن مامەڵە دەکرد لە شوێنی سوودانی بای؟ سوودانی لەژێر بڕیاری دادگایە، ینی ناتوانێت لی دەربچێت. بەڵام ئەوە دەڵێن جیازی نییە لە بینی بە بانکیکردن ئەوەی کە لە دادگا ئەوە تەفسیری خۆی من ئەوە تەفسیری خۆیەتی وا دەڵێن ئەوە دەسەڵاتدارانی هەرێم ئەوە تەفسیری خۆیەتی حەزی خۆیەتی
حەزی خۆیەتی یعنی یەکێک لە گرفتەکانی کورد باشە من خۆم زۆر بەشێک زۆر لە ناو پرۆسەیە بوومە یەکێک لە گرفتەکانی کورد دایما بە حەزی خۆی تەفسیر بۆ شتەکان دەکات ئێمە کاتی خۆی کە لە بەغدا بووین پەرلەمانتار بووین کۆمەڵی حەقیقەتە بوو تەفسیری قانونی و دەستوریمان بۆیە کرد پێمانیانەوت ئەیانوت ئێوە بوونەتەوە حامی بەغا تەخوینیانە کردین کاک ئەمە وایە من زەرەرەکەین تیا ئێمە زەریبەکەی ئەدەین چونکە قانونەکە وا ناڵێ چونکە دەستورەکە وا ناڵێ چونکە تەفسیرەکەی ئەو وانە حەزەکەی ئەو وانە لەبەرەوە بێت تۆ بێ وەکو ئەو تەفسیری بکەی جا تەفسیرەکە ڕاست بێ یا ڕاست بەس دەڵێن جیاوازی نییە ئەوەی کە لە دادگا هاتووە ڕوون نییە کە دەڵێ بانکی حکومی ئەوەی هەرێمیش چوونەتە شوێنێک کە بانکی ئەهلیە ڕوون نییە ئەوەی دادگا زۆر ڕوونە ڕوونە ئەوەی دادگا زۆر ڕوونە جا من لەگەڵی جیاوازیشە ڕەنگە من خۆم لەگەڵی نەبم بەڵام ڕوونە وە جیاوازیشە لە هەژماری من بەڵێ زۆر جیاواز زۆر جیاواز چکە ئێستا قسەیە لەسەر ئالەتی ناردنی پارەکە چۆنێتی پارەدارکردنی هەژماری من بێ یاخود TBI بێ ئای لە بەغداوە دەبێت بە پێی برارەکەی دادگای فیدراڵ دەبێت لە بەغداوە بێت بە بانکیکردنەکە تەمویلەکەشی ڕاستە و خۆ بێت بەم پرسە بێ نەک پارەکە بێتە هەرێم و لەوێ و بینێرن بۆ خۆی کە چووە سەر ئەو بانقا یەکسەر ڕاستەخۆ لە بانقەکەەوە ڕاتە سەر حسابی کارمەندەکە مۆزەفەکە پێویستی بە وەزارەتی دارایی هەرێم نییە وەکو نەخێر پێویستی پێی نییە نێوەندگیرێک وەکو شتێک نەخێر پێویستی پێی نییە قەیدەکە وای سەر لە حکوومەتی عێراق کە وزارەتی مالیە قەرارەدات لە بانقەکانەوە مەسەل لەبین بانقی ڕەشید و بانقی ڕافیدەینە بەشێکی لەسەر موچەخۆران و خانەنیشتنان و عسکەری لە دابشکرانتە سەر ئەو دوو بانقەیە و ڕێئاساتش زیاتر لەسەر TBIە لەبەرەوە ڕاستەوخۆ لە TBIەوە من خۆم موچەکەی خۆم لەسەر TBIە ینی کە خانەنشینم کاتی خۆی ئەوتیانی خێتە سەر چی بانقێک ئارەزومەندانە یعنی مخەیەریان کردم ئەی خێتە سەرچی بانقێک بۆ مە بوو بیخەمە سەر ڕەشید بۆ مە بوو بیخەمە سەر ڕافیدەین بۆ مە بوو بیخەمە سەر TBI خستمە سەر TBI خستمە سەر TBI حساب نەمخستە سەر پیتاقەش حسابی خۆم هەیە داوام کرد ئەڕاتە سەر حسابەکەم تۆ شەتوانی وە بکەی بەڵێ باشە بەس ئەوە کە یەکلا دەبێتەوە ئەوەی کە TBI دەڵێ بەهێی بڕیارەکەی دادگای فیدراڵیە ئەوە پرسانی هەرێم دڵن هاتوو ناو هەژماریم وەکو مەسەلی لاتۆڵە هێلکە لێ مریشکە ئەمریشک لێرکێ چی دەبێ ئەمە یەکلا بکاتەوە چێسا نیگەرانی کشێ لای مامۆستایان موچەخۆران لەم پرسە ئەوەی یەکلایە کاتەوە ئیجراعاتەکانی بەغای یەکلایە کاتەوە موچەت بۆ نانێری چیەکەی یانی تۆ بۆت نانێری چیەکەی پێ دوایان مانگەژ نەرمێک بنوێنن ئەگەر چکە هەندێک زانیاری هەیە گوایە وتیان داهاتی ناو خۆمان نییە پارەمان نییە پندێکی کوردی هەیە لای ئێمە گێڕنەوە جارێ بەو پندەوە ئەمە کۆتایی پێبێنین ئەم بەسە کوڕێک لە لادەیەکە باوکی ئەمری خواکە باوکی کۆچیەکە ئەمرێت دوایی لە کاتی خەلەو خەرمانە ئاغای گوند داوای پێنجەک و زەکاتی ئەرز و مولکەکەی هات کوڕەکە لە دایکی ئەپرسێت دایکە باوکم چۆن زەکاتی ئەداوە ئاغا ئەڵێ دایکی ئەڵێ باوکت نایەدا باوکت زۆر توند بوو تووڕە بوو بەرەنگاری ئاغایە کردەوە ئەوتی ئەیان گرت ئەیان برد هەفتەیە بزریانە کرد کە هاتەوە زۆریان لێدا بوو پەکی کەوتو بوو لە ماڵە ئەکەوت وتی نەتیجە و ژائیدا زەکاتەکەیدا وتی باوکم لێدانەکەشی ئەخوارد و زەکاتەکەش هێرەدا وتی ئەو من لێدانەکە بۆ بخۆم زەکاتەکە ڕاستەوە خۆ دەمەوە ئێمە وەکو کورد ئێستا لەو مەرحەلەیە ئەیهێنین و ئەیبین و بەرەنگاری ئەبینەوە لە دوجاردا ئەبێ بڕۆیتە ژێر باری بڕیارەکەی محکەمەی ئیتحادی لە دوجاردا ئەبێ بڕۆیتە ژێر هەرچی بکەی ئێستا تۆتەوەی لە ناو ئەم بڕیارەیە هیلە شەرعی بدۆزیتەوە فێڵ بدۆزیتەوە ببیتە شەریکتایە بە ئەنواع ئەشکال بەڵام ئەمە حەق نییە ئێستا بیکەی حەقە تۆ پرسەکە بخەیتە سەر خەت کە ڕاتبەکانی مۆزەف کەوتە سەرسکەی خۆی ئەوجا بکە مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێگەیەک بدۆزەوە شەریک بەرەوەتیایە وەکو حکوومەتی هەرێم ڕێگەیەک بدۆزەرەوە شەریک بەرەوەتیایە بانقێکی حکومی بکەرەوە بڕۆ لەگەڵ بانقێکی شەریکی بین حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بکەرەوە وایە ئەتوانی ڕێگەی تر هەیە بەڵام ئێستا مەبەر ڕێگر لەبەر ئەوەی کە ببیتە هۆکار بوو ئەوەی
موچە دواکەوێت چکە خەڵک لەسەر موچەشێک خەڵک ژیانی خەڵکە سەر موچەیە باشە بە دووپسایتکەین بەو بانکانەی هەرێم ئەهلی دیارە هیچیان چکە کەسەکان یعنی ئەو داکۆکیکردنەوەی دەسەڵاتداران عزیزم بانکی ئەهلی لە هەرێما جێی متمانە نییە من خۆم لەم سلێمانیە کە گەڕامەوە کەرکووک خانۆکەم فرۆشت باشە پارەکەم لە بانکێکدانا بانکێکی ئەهلی باشە بانکەکە ئیفلاسی کرد 8 ساڵ مفاوەزاتم کردووە لەگەڵیا لە باتی ئەوەی پارەکەم داتەوە مڵکێکی داوە پێم نیوەی پارەکەم زەرەر کردووە دەڵێن زەمانەتیان هەیە لە بانکی ناوەندی و سەرمایان خەواندەوە بانکە هەلیەکان منەوە نمونەی خۆمم بەتێنایەوە نمونەی خۆمم بەتێنایەوە هەموو بانکە ئەهلیەکانش هۆکاری فەشەلبوونیان حکوومەتی هەرێم بۆ چی پارەیان هەیە کشاینێتی بردووی باش لەسەر ئەوەی کە پرسیارێکی تریش لەسەر داهاتی ناوخۆ ئێستا باز دەوەکە بەغداد داوای داهاتی مانگیەک و دوی کردووە داهاتی نانەوتی لە هەرێم ئەوان دەڵێن پارەمان نییە بۆ موچەش سەرف نەکراوە چۆن سەری لێ دەرکەین پارەی ناوخۆ داهاتی ناوخۆ بۆ موچە سەرف نەکراوە بڵێنەوەی فرۆشینەوە تێ بە قاچاق کەچی بازەوەکەی وتویان پارەمان نەبێ وەڵام من خۆم قەنەعەتی ئەوەم نییە کە پارە نەبێت پارە نەبێ حرەکە نییە حکوومەت ئەوێ بە هەر شێوەیەک بێت ینی شەریک بێت لەو پرسەیە شەریک بێت لەو پرسی موچەیە تاکوێ دەڕوا و کات کوشتنە لە زەرری بە زەرری کۆمەڵانی خەڵک تەواو بێت یعنی سە تۆ ڕۆژێک موچەت تاخیرە بێت خەڵک زەرەرەکە خەڵک زەرەرەکە بەس بۆ مانگە پێچی نەرمیەک بێنێت چکە چەندە ڕۆژ ئەوە ئەم مانگەش ناردی کاکە باشە بۆمان فەرەزنا ئەم مانگەش ناردی باش ئەوە ناردی ئەم مانگەش ئەوە سبەی ناردی ینی مانگێک ترشیەکەی دوو مانگی ترشیەکەی ئەم پرسە بە یەکلا بکرێتەوە ئەم پرسە مەسەل جێگری سەرۆکی حکوومەت ئەمڕۆ تەسریحێکی داوەڵێ پرسی موچە یەکلا بۆتەوە دەڵێ یەکلا بۆتەوە بەڵام دەڵێ ئێمەش دەڵێ ئەگە داهاتی ناوخۆ خەرج بڵین بنێرین بۆ بەغدا دەبێ پارەی ئەزانی لەم پرسەکەی غەڵەت کرا کەی غەڵەت کرا لە کاتی دەرچوونی یاسای ئیداری مالی دەوڵەت باش لە ساڵی 2010 باش لەبەرەوە کوردە و حەماسەتی جیابوونەوەی هەبوو ئیشی لەسەر جیابوونەوە دوای ڕیفراندۆم بوو بڵێن بخوا لەو سەروبەندی ڕیفراندۆم و پێش ڕیفراندۆم وانەیە بوو کورد بەشداری یعنی لای مهم نەبوو حکوومەتی عێراقچی قانونێ دەرەکا و دەرناکات شەڕی بۆی ناکرد مناقەشەی ناکرد زۆر جار پەرلەمانتارەکانی ناچوونە ژوورەوە بە قەرار لە هەرێمەوە پەرلەمانتاری کورد ناچووە ژوورەوە ئەو قانونە لەو سەردەمەیە دەرچووە لە خولی سێ دەرچووە سەردەمیەوە لە خولی ئێمە بەڵێ لە سەردەمی ئێمە دەرچووە شەڕی بۆ نەکراوە بۆ ئەوەی مافەکانی خۆت تیاجێگیر بکەین بەس بە پێوی خۆ دەبێ هەموو داهاتەکە بڕاتەوە بەغدا دوایەوەی کە پشکی هەرێمە پارێزگاکانە بگەڕێتەوە بەڵێ بە قانون نەبێ داهاتی ناوخۆ گومڕوکەکان لە 100 تا 50 بێ بگەڕێتەوە بۆ بەغدا بۆ مەرکەز باش ئێوەکو چارەن و سینەوتەکەش کە ئێستا بە قاچەق دەفرۆشی چۆن دەیبینی ئێستا وەزیری نەوتی عێراق لەم ڕۆژانە قسەی کردووە دەڵێ 329,000 دەفرۆشرێت 36 بۆ پاڵاوگەکانی هەرێمە یعنی ئێستا نەوتەکە نادەن بە عێراقیەوە 8,000 وڵای من نازانم چکە من خۆم چکە هاتووە زۆرەکەم لە بین هەولێر و سلێمانی لە بین هەولێر و کەرکووک و سلێمانی تەنکەر نبینی ئێوارەی لێ دێت تا بەیانی ئەم جادانە تەنکەرە ینی بە درێژایی ئەو سەیتەرانە نییە بە 3 کیلۆمەتر بە 4 کیلۆمەتر تەنکەر ریزی بەستووە وەستاوە ئەم تەنکەران لەکوێ دێن بۆ کوێ ڕۆن ینی بە بەرچاوەوەی خۆ شتەکە دزینیە بە ئاشکرایە شتەکە بە ئاشکرایە ڕوونیش نییە چارەسەرکردنی پرسی نەوتەکە هەنار دەکردنەوەکەی نەکپرسی هیچ شتێکمان ڕوون نییە نەموچە ڕوونە نەوت ڕوونە وەک پرسی هەڵبژاردنەکە باشە دەینی سەر پرسی هەڵبژاردنەکەش بەس بینی سەر پرسی هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمانی عێراقیش لە 14/11/2023 6 مانگ لەوەبەر دادگای فیدرالی حەلبوسی دوورخستەوە لە سەرۆکی پەرلەمان و ئەندامێتی پەرلەمان باسی شەممە دەکرێت باسی دووکانی دیش دەکرێت مەحموود مەشەدانی و ڕافی سارم عیساوی کێ دەبێتە سەرۆکی پەرلەمان دیارە جا پرسی سونەکان هەمان پرسی کورد و هەمان پرسی یەکێتی و پارتیە باش ناڕێکی ناو خۆیان مەسەڵەن مرەشەحی تر سەرەکەوێت پرسی نێوان کێشەی نێوان سیادە لەگەڵ
تقدمة جماعتي حلبوسي وجماعتي خنجر لێرە خەڵکی تر ئیسفادەی لێ کات مەسەل عەزم کە کاتی خۆی مرەشەحیان محمود مەشهەدانی بوو سونەکان ناهاتنە ژێرباریەوە ئیساکە تعتیل بووە لە نێوان مرەشەحی هین نەما مرەشەحەکەی حلبوسی شعلان سەحبی کرد لە ململانەکە کشایەوە لە دوای ئەو فشار و محکەمە و زەختەی لەسەری بوو کشایەوە بۆ ئەوەی دەرفەت بڕەخسێنێت بۆ ئەوانی تر ئێستا کوتلەیەکی تازە دروست بووە بە ناوی کوتلەی سەدارە کوتلەی سەدارە 4 کەسن باشە محمود مەشهەدانی و خالد عوبێدی و 2 کەسی تریان لەگەڵایە تەڵاو زوبەعی کوتلەیەکی تریان پێکهێناوە ئەم کوتلەیە ئەوان لە عەزم جیابوونەوە لە عەزم جیابوونەوە ئەم کوتلەیە بە مفاوەزات لەگەڵ حەلبوسیە باشە جیابوونەوە لە عەزم بۆچی بۆ ئەوەی بەسەر حەلبوسی نایەوێ مرەشەحی خەمیس خەنجەر سەرکەوێ کە عیساویە نایەوێ سەرکەوێ کە نایەوێ سەرکەوێ لە ئەخیرا بێ بۆ کێ بڕوا بۆ مەشهەدانی بڕوا و نایەوێش بۆ قاعدەکەی خۆی نایەوێت بڵێت من نەمتوانی مرەشەحەکەم سەر بکەم حەلبوسی ڕێی بۆیان داناوە کۆبوونەوەیان لەگەڵ حەلبوسیا کردووە مانگی ڕابردوو کۆبوونەوەیەکی خالد عوبێدی لەگەڵ حەلبوسیا هەبوو پێش نیازی بۆیان کرد جیابنەوە کوتلەیەتر پێک بێنن لەگەڵ ئێمە اتفاقکەن دەنگە دەین بە مەشهەدانی ئەم پرسە ئاوا کراوە بۆ ئەوەی مرەشەحی بین خەمیس خەنجەر و حەلبوسی دەرنەچێ مرەشەحەکەی عەزم دەرەچێت کە لە ئەسڵا مرەشەحی مالکیە ئێستش دەبێتە سەرۆکی پەرلەمان محمود مەشهەدانی شەممە پێم وایە شانسی عیساوی زەعیفە لەم پرۆسەیە لەم پرۆسەیە شانسی عیساوی زەعیفە چونکە زۆربەی سونەت دەنگی پێدا زۆربەی کوتلە گەورەکەی حەلبوسی دەنگی پێدا مالکی پشتیوانی ئەکات دیارە چی مالکی و چی حەلبوسیش علاقاتی خۆیان لەگەڵ هێزەکانی ترایە لەگەڵ پارتی لەگەڵ هەمویانە بۆ یەکێکیش پشتیوانی لە مرەشەحی حەلبوسی کرد لە دەنگدانەکە ێبا بردووە لە شعلان کرێ پێشتیش بەرژەوەندی هەیە بەرژەوەمە بەرژی پەیوەندی هەیە پەیوەندی بە محافزی کەرکووکەوەیە پەیوەندی بە انتخاباتی هەرێمەوەیە پەیوەندی مەساڵح هەیە لە نێوان ئەم هێزانەیە لە چی پشتیوانیم کە لەوەی پشتیوانی دەکەم مەسەڵی ساکە پارتیان قەرزار کردووە کە انتخاباتیان بۆی دواخستووە ڕێگەیەکیان بۆی دۆزیەوە دوای بکەن بەرامبەر بە چی بووە دواخستنە بەرامبەر بە کۆمەڵی ئیشیان هەیە ئیشان بەیەک زۆرەکەوێت وەکو بە ئیشیان بەیەک زۆرەکە مسەل بۆ نمونە ئەم پرسەی سەرۆکی پەرلەمان سەر مالکی پشتیوانیانی کردووە بۆ هەڵبژاردننی بۆی دوای بخەن بەیانی مالکی لەوەی پشتیوانی بکەن لەو پرسە پرسی دیکەش نییە هیچ پەیوەندی بە داهاتووی پێکەنانی حکوومەتی عێراقیشەوە هەیە و توێش هەیە ئێستا لەسەر قۆناغی دوای هەڵبژاردننی ئەنجومەن نوێران کەوا بڕیارە ساڵی داهاتوو بکرێ 2025 بڕیارم 2025 بکرێ و من پێم وایە یاریەکە ئەگۆڕێت بۆ 2025 چونکە ماوەی 4 ساڵە و تقریبا 3 ساڵە سەدر دانیشتووە بەشداری هەڵبژاردننی پارێزگاکانشی نەکرد خەڵکی سەدر شارعی سەدری ئیستراحەتێکیان کردووە ئەوەی لە عەرەبای پێوتری ئیستراحەت المحارب ئەوان دەرفەتیان ڕەخسان بەڵام خۆیان باش ئامادە کردوتەوە خۆیان تەیار کردووە بۆ خولی ئایندە و من پێم وایە تەنیاش نابن بەرەیەکی فراوان پێکەهێنن لە عێراق لە ناو سونە و لە ناو کوردیشە کێ تێدا لە ناو سونەکان ئێستا ناتوانانی تەعینی بکەی بەڵام کۆمەڵێ گۆڕانکاری باسی ئەگەر زانەکان باسی مالکی دەکرێ باسی پارتی دەکرێ دروستە ئەوانی دەگە سەدر هەموو شتێک دروستە هەموو شتێک من پێم وایە بەرەیەکی فراوان لە ئایندە پێک دێت بۆ هەڵبژاردننی ئایندە یەکێتی شتێدا دەبێت لەو بەرێ نازانمەوە یەکێتی توانێت جواب بدات مەوسمە و ئەو گفتوگویانێکی ئێستا دەکرێنەوەی دەخوێنرێتەوە یاخود زیاتر پارتی و مالکی و سەدر و بۆ نمونە حەلبوسی نزیکن لە یەکەم هێزانە ئێستا نزیکن لێ ئێستا لە یەک نزیکەن 6 مانگی تر ساڵێکی تر نازانێت
گۆڕانکاریەکان ئێمە ئەم وڵاتی ئێمە عێراق بە کوردستانیشەوە محکومین بە کۆمەڵی معادلاتی ئەقلیمی و دەولی نازانی لە انتخاباتی ئێران گۆڕانکاریەکان چێ بێت تورکیا انتخاباتی تیا بێ نازانی چێ بێت تاسیری کاریگەری هەیە لەسەر عێراق بە تایبەت تورکیا و ئێران کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر کوردستان و لەسەر عێراقش. باشە بینە سەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی عێراق بڵین وەرزی یاسادانان مانگێک درێژ کراوەتەوە ئەوەی کە پێویستە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاخود درێژکردنەوەی تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارە لەو ماوەیەدا و مانگی کە درێژ کراوەتەوە لە 9 تاوەکو 6 دەکرێت تەمەنی کۆمیسیۆن درێژ دەکرێتەوە؟ هێنا تعدیلی قانونەکە کرێت تەمەنەکە ناتوانن درێژکەنەوە چونکە لە قانونەکەیە لە قانونی کۆمیسیۆنە یەک جار بۆیان هەیە درێژیکەنەوە لەبەرەوە ناتوانن جارێکی تر درێژیکەنەوە ئەبێ قانونەکە هەموار بکرێتەوە لەبەرەوە مانگێکیان دانا پرۆژە یاسایەکی هەموارکردنەوەیان داناوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دوای هەفتەیەک خوێندنەوەی دووەمی بۆ کرێت دوای خوێندنەوەی دووەم لە ماوەی ئەو مانگەیە ڕۆژێکی بۆ تەرخانەکرێت دەنگی لەسەر درێت و لە پرۆژەکەشە زۆر وازە هاتووە ئەڵێ تەمەنی کۆمیسیۆن 6 مانگە بێ لە ڕۆژی دەست بەکاربوونیەوە لە ئەسباب موجەبەشە ئەڵێت ئەم هەموارە بۆ ئەوە کرێت بۆ ئەوەی ئەم کۆمیسیۆنە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببات واتە 6 مانگ چەنەکات 4 ساڵی تەواو کردووە کە 4 ساڵ چەنەکات 48 مانگەکات 4 ساڵ 48 مانگەکە دوای 6 مانگش درێژ کراوەتەوە ینی بۆ چەند بۆ 54 مانگ چەند مانگی ئەمێنێ بۆ 6 مانگ وایە ینی 6 مانگ بێت لە ماوەی ئەم 6 مانگەیە هەڵبژاردننی کوردستان کرابێت و ئەنجامەکانشی کۆتایی و یەکلا کرابێتەوە. بەس پێ دوای ئەوە جێبەجێ بکرێ ئەم پرۆژێستە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە جارێکی بکرێتە بەرنامەی کار لەو مانگەی بەڵێ دەوای نەخەر تەمەنی پەرلەمان تەمەنی تەشریعەکە وەرزی یاسادانان بۆ ئەوە پشووی پەرلەمان دواخرا مانگێک درێژ کراوە تەمەنەکەی. لایەنە کوردیەکان هیچ ڕێکەوتنێک کراوە لەسەر درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن؟ پێ دوای پەیوەندی بە چی؟ من پێم وایە نەک پێم وایە بەشێکی زانیاریشە ئەم پرسی دواخستنی هەڵبژاردن و ئەم ڕێگەیە ئەم ڕێگە قانونیە دانرا بۆ ئەوەی کەس دۆڕا و کەس براوە نەبێت یاە پرسەکەیان کردە پرسی قانون لە ڕێگەی دادگاوە ئیشەکە بکرێت باشە نەبێتە پرسێکی سیاسی بیکەنە پرسێکی یاسایی تەوافقێکی تایە تەوافقێکی ناوخۆیی کوردی تێدایە هەردوو هێزە سەرەکیەکە تەوافقێکی کورد و هێزە شیعەکانی و سونەکانی تێدایە تەوافقێکی ئەقلیمی تێدایە تەوافقێکی دەولیشی تێدایە بلاسخارتی تێدایە ئەمریکای تێدایە بریتانیای تێدایە تورکیای تێدایە ئێرانی تێدایە یەکێتی و پارتی تێدایە لەگەڵ تەحالوفی ئیدارەی دەوڵەت بە سونە و شیعەوە بەس ڕوونە ئێسەکەی ئەگەر تەمەنیشی درێژکرێتەوە کە هەڵبژاردنەکە دەکرێت کۆمیسیۆن ئەمڕۆژ هەڵبژاردن ئەم هەڵبژاردنە بەپێی ئەو تەمەن درێژکردنەوەیە ینی حەدی عەلای ئەوەیە تا کۆتایی مانگیدا ینی نابێ بڕاتە یانزە بەجاوە دەکرێت چونکە بۆچی قسەی شێک بخرێتە ساڵی داهاتوو لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق قانونەکە قبوڵ ناکە ئەو درێژکردنەوەی قبوڵ باشە بەس ئەو کاتێککە نەکرا کۆمیسیۆنێکی تازە دانرا ئەو کاتە لەگەڵ بۆ نمونە قسە لەسەرەوەی لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش بکرێت لە ساڵی داهاتوو ناڕوات لەگەڵ ئەمە یاکرێت ومن انتخاباتی خۆی بەتەنیا کرێت بەتەنیا دەکرێت بەتەنیا نەکرێت هەرێم کۆتایی پێدێت بۆ کۆتایی بە داوایەکەمە کویچ شەرعەتی نەماوە لە قەرارێکی تری دادگای بۆ دەربەچی و کویچ کۆتایی بێت حکومەتی کار بەڕێکرد بە مۆزا خەڵکی پێ بەڕێوە ناچێت مەرجیان چی بووە گەر بۆ نمونە ئەو هەڵبژاردنە دواخرا وەکو پێوەست بە کۆمیسیۆن بێ پێوەست بە بڕیارەکەی دادگای فیدراڵی بێ شتی تر مەترسیدارتر لە ئارایە کورد ینی پرسی کورد هەمووی بۆتە موچە و ئەینێرین و ناینێرین پرسە گەورەکانی لەبیر چۆتەوە ینی لەو ڕۆژانەیە کاکسەردار وتارێکی نووسی بوو سەدار عەبدوڵڵا نازانم بینیتیانە لەسەر مەترسیەکانی ئەو نامەیەی سوودانی کە داوای کۆتایی هێنان بە ئەرکەکانی یۆنامی ئەکات لە عێراق کۆتایی هێنان بە ئەرکەکانی یۆنامی و ئێستش تحدیدکردنی سەلاحیاتی یۆنامیە لە بۆ ساڵ و نیمێک کۆتایی پێبێت لە نماوەی ساڵ و نیوەکەشا سەلاحیاتی کەم کردوتەوە ئەمە گۆڕانکاری گەورەیە ینی کورد بێ ئاگایە لەم پرسە لە مەترسیەکانی ئەم پرسە
لە مەترسیەکانیان پرسە چی مەترسیەکە ئێستاگەر پلاسخەر و زەمەر خۆشی وەکو خۆی لە کۆتایی ئەم مانگە بلاسخار شخصە بلاسار کۆتایی تێدێکێکی کە دێت ئەم داوایەوە کردووە پرسی یۆنامی کۆتایی پێ بێت یۆنامی چاودێری عێراق لەشێت چاودێری یۆنامیە دەربچێت بەجاوە بۆچی خراپە بۆ کورد بۆ ڕەنگە بڵێن ئەو لە وڵاتانی تریش ئەو دەکەم وڵاتەیەوە ئەو نێدەی تایبەتی تۆ هیچ پرسێکتێکلا نەبووتەوە هیچ پرسێکتێکلا نەبووتەوە لە وڵاتەیە نە دەستور جێبەجێکرێت نە قانون جێبەجێکرێت نە مافی پێکاتەکان جێبەجێکرێت نە پرسی فیدراالیەک لا بووتەوە نە پرسی هەڵبژاردنەکان بەم شێوەیە ئەڕاتە ڕێوە گومان لە دادگا هەیە یعنی ئەمە کۆمەڵێ پرسن ینی پێویستە لەژێر چاودێری یۆنامیان باشە بەس پێویست بە هەڵبژاردن هیچ زانێرێکەیە کە گوێ عێراق بڵێ دەبێرەم کۆمیسیۆنە سەرپەرچی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێکێ لە مەرجەکانی تەحالفی ئیدارەی دەوڵەت بۆ دواخستنی هەڵبژاردنەکەەوە بوات ئەم کۆمیسیۆنە بیکات لەبەر ئەوە بە زووترین کات یاساکەی بۆ ئەگۆڕن بۆ ئەوی تەمەنی درێژ بێت بۆ هەوڵ هەبوو لە دەرەوەیەوەش بکرێ هەوڵ هەبوو ئەم کۆمیسیۆنە نیکە ئەم کۆمیسیۆنێکە کۆمیسیۆنێکی تر بێت تاجیل بکرێت بۆ ئەو پرسی بڕاتە شیردا بۆ داپیردا بڕاتە ساڵێکی تر ئەو هەوڵە هەیە بڵێ هەبوو کۆتایی هەدەوە بەڵێ ئەو کۆتایی ئەو کۆتایی بەو تعدیلە کۆتایی بۆ هەمووان باش بەس سکاڵەکەی مەسروور بارزانی ئەو چۆن دەبینی کە دادگەش ئەمریکی وەلایی دەرکرد سکاڵی سەر کۆمیسیۆنیش کرد بەسەر دوو پرس ئەو سکاڵایە باشە یەک ئامانجێکی ڕئیسی هەبووە پێکای ئامانجە ڕئیسیەکە چی بوو دواخستنی هەڵبژاردن ئەوەی پێکا باقیەکەی تر هەرچی بێت ڕێکەوتنی لەسەر کراوە هەرچی قەرارێک دەربچێت بۆ نمونە پێدەڵێم هەرچی بڕیار سکاڵەکەی دەرەت دەکرێت بە اتفاق کراوە ئەو سکاڵایە بەئیتیفاق ئەو سکاڵایە بە اتفاق کراوە بە تەوافق کراوە ئەو سێتەقاڵایە بە تەوافق کراوە ئەو سکاڵایە بە تەوافق کراوە و پێشتر کە بڵاو کراوەوە معلوماتی ئەوە هەبوو بەیانی بڕیاری وەلایی دەرەچێت بۆ ڕاگررتنی پرسە لیکێتی شتێدا بەشدار بووە لەم پرسە چکۆ بە ناوی سەرۆکی حکوومەتیشەوە سکاڵای تۆمار کردووە ئەوەندەی ئاگاداربی ینی ئیتفاقەکە کرابوو لە بینی پارتی ویکێتی بۆ دواخستنەکە چونکە بەرپرسانی یەکێتی پێشتر وتویان لە ماڵی خۆشم سندوقدابنی قوات تاڵانی توی هەڵبژاردن دەکەم سەرۆکی یەکێتی لە دیداری سلێمانی وتی هەڵبژاردنەکە لە کاتی خۆی دەکرێت من پێم وایە ئەو کاتێککە ئەیانوت دەکرێت لە من و تۆ باشتر یانزایی ناکرێت چکە خۆیان لە ناو پرسەکان بوون لە ناو پرسەکاندا بوو لە ناو پرسەکانە بوونەوە لە ناو مفاوەزاتەکان و لە ناو ڕێکوتنەکان بەڕێکەوتن کراوە بڵێ هیچ مەرجێکە بووە بۆ ئەو لە بینی پارتی وێکێتی بەرامبەر بەچی پارتی وێکێتی بەرژەوەندی زۆریان هەیە پێکەوە حەقت لەو شەڕە دەنوکە نەبێ شەڕ دەنوکە ئەوەیە فشارەکە لەسەر یەک زەخت لەسەر یەکەکەن لە هەندێکشان قۆڵ یەک بادەن بەڵام بەرژەوەندی زۆریان پێکەوە باش بەس ئەوەی کە پێویست بێ بە سکاڵەکەی مەسروور بارزانانی یاخود ئێستا بە ناوی پێکاتەکانیشەوە سێ سکاڵا بۆ گێڕانەوەی کورسی مەسەحیەکان سکاڵایەک بۆ تورکمان سکاڵایەکیش بۆ ئەرمەن کراوە هەر لە دادگای فێدراڵی لە بڕیاری یەکەمش لە بڕیاری یەکەمش کورسی کۆتا هەڵنەوەشاوەتەوە لە بڕیاری یەکەمش یەک فەقەرم بۆ بێنە لە بڕیاری یەکەمان بڵێ کورسی کۆتاکانمان دەستەواژەی 11 ئەڵێ کورسیەکانی پەرلەمانی کوردستان لە 111 کورسی کەمەکرێتەوە بۆ 100 کورسی باشە بەس خۆ لێش دەدەڵە دەستەواژەی 11 نادەستوریە کە لە مادەی یەکەمی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەمارکراوی پەرلەمانی کوردستان داهاتوو باسی 11 کورسیەکە دەکات من پێتەڵێ بەڵام باسی پێکهاتە ناکە تۆ توانی لە زمنی معالەجەی بەیانی دەرەچەیەکی بۆ دۆزنەوە پێکهاتەکان کەمێکەنەوە بۆیان ئەیکەنە مەسەر بۆ نمونە 5 کورسی لە زمنی 100 کورسەکەی دەرپیان پێدوێ هەروای لێت بۆ نمونە لەو 100 کورسی 5 کورسی بەڵێ جارێکی پەرلەمانی کوردستان نابێتەوە بە 111 کورسی نابێتەوە 111 کورسی ئەسڵەن لە پرسی پێکهاتەکان 5 کورسیەکەی تورکمان زیادە 5 کورسی تورکمان بەڵێ بۆچی زیادە لەسەر کۆمەڵێ بنەوە تورکمان لە عێراق ڕەتی کردوتەوە کۆتای هەبێ خۆی بە پێکهاتەی سێیە مەزانێت ڕەتی کردوتەوە کۆتای هەبێ لە کوردستان شاخۆی بە پێکهاتەی دووە مەزانێت و هەموو لێدوانەکانم گەڕ لێمە ملیۆن لە هەولێر ملیۆنی تورکمان هەیە واڵێن دەیان لێدوانم لایە باستەواکەن 400,000 دەنگدەریان هەیە 400,000 دەنگدەری هەبێت 400,000 دەنگدەری هەبێت پێویستی بە کۆتاییە
خوایوانێ قسەی خۆیانە بڵێ پێویستی بە کۆتانە لەبەرەوە پێم وایە کەمەکرێتەوە و پێم وایە کرێتە 5 کورسی کۆتا لەو 5 پێم وایە 2 بە تورکمان بدرێ 2 بە تورکمان بدرێ بڵێ دابەشیش دەکرێت لە بین هێولێر و سلێمانی پێم وایە دابەش دەکرێت باشە بەس ئەو سکاڵای کە مەسرور بارزانی تۆماری کردبوو دەڵێ بە پێی ژمارەی دانیشتوان کورسەکان دابەشێت باسی ئەگەر بە پێی ژمارەی دانیشتوان دابەشیکەنە سەرمانە زەرەرمانە یەکێک لە نمونونەکان پارتی داوایەوە کات کورسەکان هەڵەبجە کەمە زیاد بکرێ لە 3 کورسیەوە ئەگەر بە ژمارەی دانیشتوان بکەیت 3 بەر ناکەوێت 2 بەرەکەوێت ئەو کاتە سلێمانی دەبێتە 39 بەڵێ نا 2 بەرەکەوێت 2 کورسی بەرەکەوێت بە ژمارەی دانیشتوان حسیبی بکەیت مەسەگەر لە ژمارەی دانیشتوان سێ بکەیت کورسان دێتە 65 66 کورسی نابێتە 100 کورسی خۆی پێی دەستوری عێراق هەر 100,000 دانیشتوان کورسیەک بەڵێ ئێستاگە 6 میلیۆن بین دەبێت 6 کورسی بڵێ بەڵێ بڵێ 8 میلیۆنین مەڵێ 6 ئەکا 8 کورسی یعنی هێشتا 20 کورسی ترت لێکەمە بێت ئەگەر جێبەجێ بکەن ئەگەر ژمارەی کورسەکانی پەرلەمان پێم وانێ چونکە بڕیارێک ئەوەی کورسەکانی پەرلەمان تهدید کراوە بڕیارێکی پێشوو جێگەی لەناو ئەو سەتە جێگە پێم وایە جێگەی 5 کۆتاکەنەوە 5 کۆتا چونکە لە عێراقا سەیکە لە هەموو عێراقا ژمارەی کۆتاکان زۆر کەمە بەڵێ 9 کورسی 9 کورسی لە هەموو عێراقا ینی بۆ لە کورسانە 11 کورسی بێت کۆتای پێدەی بەڵام بۆ 11 کورسی بۆ لە 100 کورسی 11 پێدەی ئەو لە 330 کورسی 9 کورسی داوە بە کۆتاکان باش ئەو سکاڵای بڵین پارتی پێشترەخنی زۆری هەبوو لە دادگای فیدراڵی دادوەرەکەیان کشان دەوەر چەندە دوایش خانەشین کرا بڵین ینی کشانەوەی ئەو دادوەرەش ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسیە کرا ئەو شتانەش ینی سیناریۆ بوو ئەستقالی تەقدیم کردو داوای خانەنشینی کردووە داوای دەست کارکێشانەوەی نەکردو نەخێر داوای خانەنشینی کردووە خانەنشینی جیایە دەستە کارکێشانەوە جیایە یعنی چاوەڕێ بکەین دادوەرێکی تەپچە شوێنی پارتی قەرارەکەی محکەمەی تحقیق قەرارەکەی دادگاوە لەسەر داوای خۆی خانەنشین کرا ئەوە کاتی خۆی لە پرسێکە پرسی ڕۆژنامە نووسی نامەوێت ناوی بێنم لەسەر دادوەرێکی بەڕێز حملەیەکی ڕۆژنامە نووسیم هەبوو ڕێسی حکوومەت بانگی کردموتی وازی لێ بێنەوە یاخودم دادگاکە خراپەوە ئاواوتی ڕێسی حکوومەتیێرە بەڵێ وتی داوامان لێ کردووە دەست لە کار بکێشێتەوە دەری ناکەین داوامان لێ کردو دەست لە کار بکێشێتەوە جا هەواڵێکم نووسی من نووسیم لە درێژەی چاکسازیەکانە فڵان کەس دەست لە کارە کێشێتەوە لەسەر ئەوە سکاڵایەکی لەسرم کرد کوردەگەڵێ 8 مانگ هێنامیان و بردیان لە دادگاکانە لەسەرەوە نووسیم لە درێژەی چاکسازیەکانە دەست لە کارە کێشێتەوە من خۆم دەستم لە کار کێشاوە بەزێستا بۆچوونی پارتی گۆڕاوە بەرامبەر دادگای فیدراڵی مادام پێشتر بە دادگای سەورە و پێشترش پارتی نوێنەری هەبووە لەو دادگایە ئەزیستە بۆ چوونەکان گۆڕاوە دادگایە و جارێکی تر پەنای ئیشی پێکەوتوتەوە پەنای بۆی بردوتەوە باش بەس سەبارەت بە پارێزگاری کەرکووک جەناب خەڵکی کەرکووکی بۆ لەوێش دادەنیشی هیچ تازە هەیە لە 12 هەڵبژاردن کراوە 5 مانگە نزیکی 5 مانگە 5 ڕۆژی تر 5 مانگ تەواوەکە 5 مانگ تەواو دەکات دیارە چی لێ دێ من پێم وایە ئەمێنێتە دوای ئەو دوو پرسە یەکلا بێتەوە پرسی یەک ڕئیسی پەرلەمانی عێراق و پرسی هەڵبژاردننی هەرێم چکە بەشێکی پەیوەستە بە پرسی هەڵبژاردننی هەرێم و بەشێک لەو تەوافقاتانەی کە هەیە ینی من نەختێ وازەحتر قساکەم لەم مۆزوعانە من باسی شەڕی کەرکووک دانانی پارێزگای کەرکووک شەڕی میحوەرەکانە میحوەرەکان دەوریان هەیەتیایە میحوەری ئەقلیمی دەوری زۆر گەورەی هەیەتیایە چی ئێران چی تورکیا دەورێکی زۆر زۆر گەورەیان هەیەتیایە وە کورسیەکانیان ئەو مژدە خۆشە نادا زوو بکەنە ڕێککەوتن یەک میحوەری ئێرانی 6 کورسی هەیە 6 کورسی سابت میحوەری تورکی 9 کورسی سابتی هەیە کورسیەکی قەلەقش لە بینە هەیە و قەلەقە هیچ تەئسیر ناکات بڕاتە ئەو لا بێتە حەوت بڕاتە ئەو لا بێتە دا یعنی لە معادلەکە ناگۆڕێ
هەرزوو پارێزگار پێویستی بنوێ مادە بنوێە لەبەرەوە نوێ هیچ لە معادلەکە ناگۆڕێ ئەگەر بڕای ببنە دەش هەر نوێیان هەیە ئەوان ئەمان ببنە حوت یعنی ناتوانن ببنە نۆ وایە لەبەرەوە لە معادلەکەی ناگۆڕێەوە من پێم وایە لە ئەخیرە کە پرسەکە براوە بەغا چی بووە لەسەر چی ڕێکەوتن لەبەر ئەوە لەبەرەوە ناتوانن ڕێکەون حکومت إداري أو موضوع هذا حكومة تحالف إداري دولة التحالف إداري دولة زوريني أو هي زانانس كسر بمحورية لنا يعني متعاطفا لقل أو محورية جارت برز دلي دبي هالبجاني برلماني كردستان بكري بله سەرۆکی پەرلەمان ئارا ئەوە شەمە یەکلادای بز دەبێ هەڵبژارنی پەرلەمانی کوردستانیش بکرێ اینجا پارێزگاری کەرکووک بەڵێ یەکلای بێتەوە بەڵێ ئەو کاتە پەیوەندی بەوەیە کێ سەرۆکی حکوومەتی هەرێم دەبێت کێ پارێزگاری کەرکووک دەبێت ئەی چییە پەیوەندی بەوە نییە پەیوەندی بەوە کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان نابێت چۆن کاریگەری پارێزگاری کەرکووک خەڵک وسێ پەیوەندی بە ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پەیوەندی بە ئەنجامی ینی تەئسیر کاریگەری لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان ناکات لەبەرەوە یەکێ لەم تەرەفە کوردی کورد پێکەوە نییە یەکێ لەم دوو تەرەفە کوردیە لەناو ئەو بەرەیە کە محافز پێکەهێنێ و محافزەکەش مەرج نییە کورد بێ یەکێتی وەری ناگرێ محافزی کەرکووک لە بین یەکێتی و پارتیا یەکێکیان لەناو معادلەکەیان نابن معادلەی پێکهێنانی حکومەت یەکێتیان پارتیە یەکێکیان ئەم تایە بێ ئەویان نابێ ئەوی تیا بێ ئەو تیا نابێت کورد دەبێ پارێزگاری داهاتوو ئەگە دوای هەڵبژاردنیش بێ من پێم وانە پێدوانە پێم وانە ئەی لە کێ دەبێ لەبەرەوە هاوکێشەکە لە بەرژەوەندی کوردانیە لە تورکمان دەبێت لە عەرەب دەبێت عەرەب چونکە عەرەب دووینانە یەک هەرسێ کوتلەکە پێداگرن وەکو یەک هەرسێ کوتلەکە کورد دوو کوتلەیە پێداگر نین وەکو یەک ڕێیەکانیان جیاوازە ئەوان سێ کوتلەن پێداگرن ناتوانن دەرچن ئەوان قسەیەکیان هەیە دوێنێ شەو گوێم لە وتەبێژەکەیان بوو لە یەکێ لە کەناڵەکان ئەڵێ مەوزوعی ئەوە نییە ڕێکەوت ئێمە شارعی عەرەبی بووەتە شتێکی نەفسی لای محافظ عەرەب نەبێ قبولی نییە وەکو ئەوەی پێکاتەکانی تر نەفسیان نەبێت وەکو ئەوەی کورد نەفسی نەبێت بەڵام چونکە ئەوانە پێداگری لەسەرەکەن و هێزەکانیان ئەوەنە پێداگری لەسەرەکەن هەرسێ هێزەکەش متتەفقن لەسەری لەبەرەوە بووەتە قەرار لایەن ئێمە نەبووەتە قەرار لامان پارتیویشێتی یەکبان ئێمە نەبووەتە قەرار لامان کاتە ئێمە بووایەتە قەرار لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئێمە تا 2019 ئەمانتوانی وەکو کورد پارێزگاردا بنین ئەنجومەن کۆ بووە پارێزگاردانە زۆری نەیبوون نەمان کرد وایەوانە چەند جارێک بەغدا هاوکار بووە بۆ ئەوەی پارێزگارمان بدا پێ خۆمان ڕێک نەکەوتوین واتە ئەو ئیرادەی لای عەرەب هەیە بۆ پارێزگار و وەرگرتنی کرد لای کورد نییە ئێمە نابێ خۆمان بخەڵەتێنین هێزە کوردیەکان ئیشی حزبیەکەن ئیشی نەتەوەیی ناکەن باش بە کورتی کاتنەوە بەزە سەر ئەو کێشەی جوتیاران کە بەرداوام دووبارە دەبێتەوە ئەو لەکوێ بۆ ئەم پرسە چارەسەر ناکرێ گرێبەستی کشتتوکاڵی بێ ئەو بڕیارانی سەدەمی بەعز بێت ئەو دەبێت کێ خەمی لێ بخوا من یەک خاڵێکی بە یەک خاڵێک ئینەکەم لە 2023 کورد لە بەغایە باش وایە بەڵێ لە دوای ڕوخانی سەدامەوە کورد لە بەغایە بیستوتە ڕۆژە کورد داوای وەزیری کشتتوکاڵی کردبێت ئەو پۆستە وەربگرێ بۆ دەبێت وەزیری کشتتوکاڵ بڕیار بدەن بیستوتە کورد تایسە مدیر عامێکی نییە لە وزارەتی کشتتوکاڵی عێراق مدیر عامێکی نییە نەک وەزیر باش مدیر عامێکی نییە داوای نەکردووە لە لیژنەی زراعی پەرلەمانە کوردێک داوان کوتلەکانیان فراکسیۆنەکان کوردێک نانێن لە لیژنەی کشتتوکاڵ کوردێک مەگەر شوێنی نەبێتەوە لە لیژنەکانی تریا شوێن نەمان بێ بڕاتە لیژنەی کشتتوکاڵیان بە متەناوب بێ ینی حەقی دەنگدانی نەبێ بڕاتە ئەو لیژنەیە کوردم پرسی بە پرسی خۆی نەزانیوە ئەوە خەڵکەکەیە لەوێ ینی قەراری کوردی ئەوە خەڵکەکەیە لەوێ دیفاع لە خاکەکەی و ئەرزەکەی دەکات هێزەکان نین باش بەس دەبێت وەزیری کشتتوکاڵ بڕیار لەسەر وەزیری داد خۆزی داد کوردە مەوزوع هەڵەشانەوەی بڕیارەکانی پرسی وەزیری کوردە پرسی عەقدەکانە ئێمە تەنها مدیری زراعی کەرکووکمان هەبوو دەورێکی زۆر زۆری هەبوو مدیری زراعی کەرکووک نەما لە دوای 16 ئۆکتۆبەر بەخشانیانەوە لە برادرانی پارتی بوو کوڕێکی زۆر باش بوو پیاوێکی تێکۆشەر بوو ئیشکەر بوو خەڵکی ڕازی بوو هەموو پێکرایانش لێ ڕازی بوون بەڵام بەهۆی پرسی سیاسی کشانیانەوە عەربێکدانرا بە کورتی ئایندەی هەرێم چ
چۆن دەمی لەو ناکۆکیە لە دواخستنی هەڵبژاردن لەو کێشانەی کە لە ناوخۆی بە کورتی سپاس دەکەم. وەڵی ئێمە وەکو هەرێم و وەکو کورد لە ناو هاوکێشەکانە دۆخێکمان هەیە عەرە بەڵێ لەم یحسەد عەلەیە حەسوودی پێ نابرێت یعنی ئەوەنە خراپە ئەم هەڵبژاردنە نەکرێ و خراپترە بێ و نەتوانین ماڵی خۆمان ڕێک بخەین و ئەو دەستکار و هەرچیش ماوەڕوە ینی هەرچیش ماوەڕوە هێواش چیمان ماوە ئەوەی وەنامیش چاودێری و نامیش نەمێنێ لە سەرمان کە قسەمان نییە لەسەری تا ئێستا وەکو کورد قسەیەکی ڕسمی کوردم قسەیەکی ڕسمی کورد شەریکە لە حکوومەتی عێراق کورد شەریکە لە تەحالفی ئیداری دەولەت سوودانی ئەبێ لە بە پرسوڕای شەریکەکانی ئەم بڕیاری دەرکرد بێ ئەگەر بە پرسوڕای کورد کردبێتی و کورد ڕازی بوو بێت لەسەر ئەم پرسا کارە ساتە و ئەگەر پرسی بە کورد نەکرد بێ کورد بێ دەنگە فەزەحاتە. سپاس دەکەین تاک شوان داودی ماندومان کردی سپاس سپاس بۆی بینەرانی بڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ.